une attaque terroriste ئازادی islamiste. ڕادەربڕین لەلایەن زۆرێک لە ڕاستڕەوە توندڕەوەکانی وڵاتانی ڕۆژاوا بە تایبەت فەڕەنسا کراوەتە چەترێک و لە ژێریدا سڵ لە هیچ سوکاتێک بە پیرۆزی شوێنکەوتوانی ئاینەکان بە گشتی و ئاینی پیرۆزی ئیسلام و سونبولەکانی ناکەنەوە. بەکارهێنانی چەتری ئازادی ڕادەربڕین بۆ هێرشکردنە سەر پیرۆزیەکان و بەزاندنی ئازادیەکانی ئەوانی تر لە نمونەی سووتاندنی قورئانی پیرۆز و کێشان و بڵاوکردنەوەی وێنەی کاریکاتێری پەیامبەری ئیسلام ڕۆژاواییەکانیشی بۆ سەردوو بەرەی یار و نەیار دابەش کردووە. ئەمەش بە واتایی دەستبردن بۆ پیرۆزی ئاینیەکان نەک تەنها بازنەی پێکەوە ژیان و گونجانی لەگەڵ موسڵمانان بەرتەسک کردوێتەوە بەڵکو هەڕەشێکی جددیشی لەسەر کۆی پێکەوە هەڵکردنی کۆمەڵگەی ڕۆژاوایی دروست کردووە. لە کاردانەوەی هێرشەکانی ئەم دوایەی فەڕەنسا و کوژرانی سێ هاوڵاتی مەدەنی لەلایەن پەنابەرێکی تونسیەوە جاستن ترۆدۆ سەرۆگۆزیرانی کەنەدا وێڕایی دانەکردنی هێرشەکە و کوژرانی هاوڵاتیانی سڤیل وتیشی دەبێت هەمووان ئەو ڕاستیە بزانن هێرشبەرەکان بە هیچ شێوەیەک نوێنەرایەتی ئاینی ئیسلام ناکەن. هاوکات هۆشداریدا لەوەی ئازادی ڕادەربڕین بێسنوور نییە و ڕاشی گەیاند. بڵاوکردنەوەی کاریکاتێری سوکایەتیکردن و بەزاندنی سنووری بیر و باوەڕی ئەوانی تر ناچێتە چوارچێوەی ئازادی ڕادەربڕینەوە. سەرۆگۆزیرانی کەنەدا جەختیشی کردەوە کە پێویستە لەسەرمان بەڕێزەوە لەگەڵ ئەوانی دیکە بجوڵینەوە. دەبێت هەوڵ بدەین هەستیان بریندار نەکەین و هاوبەشیان پێ بکەین لە کۆمەڵگا و ئاوەدانیدا. هەر لەو بارەوە ترۆدۆ ئەوەی بە ماکرۆن وت کە پێویستە لەو کۆمەڵگەیانەی کە لەسەر فرە ڕەنگی و ڕێز دروست بوون ئەرکە لەسەرمان هۆشیار بین لە لێدوانەکانماندا بەرامبەر بە کردەوەی کەسانی دیکە بە تایبەت ئەو کۆمەڵ و جالیانەی کە هێشتا لە دەستجیاکاریەوە گیرۆدەن. لای خۆشیەوە مانۆر ئۆبری پەرلەمانتاری فەڕەنسا لە یەکێتی ئەوروپا داوای کرد حکوومەتی وڵاتەکەی کۆتایی بهێنێت بە گوتاری بڵاوکردنەوەی چینە بەرامبەر بە موسڵمانانی فەڕەنسا. دەژڵێت ناکرێت ئازادی بیر و ڕای ئەلمانیەت بکرێتە پاساو بۆ هێرشکردنە سەر بیر و باوەڕی موسڵمانان. هەروەها ڕۆبەرت لۆگان سەرۆکی قەشەکانی شاری تۆلۆز لە لێدوانێکیدا باتوندی ڕەخنەی لاسوکاتیکردن بە ئاینی ئیسلام و بڵاوکردنەوەی وێنەکانی پێغەمبەر گرت و ڕایگەیاند ئەو وێنانە چۆن سوکایەتین با موسڵمانان بەو جۆرەش بەرامبەر بە مەسیحەکان سوکایەتیە و تیشی پێویستە چیتر ئەو وێنانە بڵاو نەکرێتەوە و ئەنجامی خراپتر نەبینین. بەر لە چەند ڕۆژێکیش جۆن دۆشین ڕاوێژکاری قەشەکانی پاریز ڕایگەاند ئەلمانیا دواتای ئەوە نییە کە گاڵتە و سوکاتی بە دینی کەسانی تر بکەیت. وتیشی هاوسۆزی برا موسڵمانەکانین بەرامبەر ئەو هێرش و سوکایەتیانەی بە پێغەمبەرەکەیان دەکرێت. یەکێکی دیکە لەو دەنگە ناڕازیانەی لە دەروی جیهانی ئیسلام و موسڵمانان کە دژایەتی خۆی بەرامبەر بە سەرۆکی فەڕەنسا نیشان داوە. ئیدی کۆهین ڕۆژنامەنووسی ئیسرائیلیە کە لە نووسینێکدا لە تویتەر دەڵێت پێغەمبەر موحەممەد درودی خوای لەسەر بێت ناوی لە لاپەڕەکانی کتێبی جومارای جوولەکەدا هاتووە کە بەرزترین پلەکانی کتێبی تەلمودە. دەژڵێت ئەو بەباشی و خێر ناوی هاتووە کە ڕووناچی لە زەوی ڤاران و گەلی قەیدار بڵاو دەکاتەوە. کەس بە خراپ باسی ناکات مەگەر ئەو کەسە گەمژە بێت. ڕخنەی توندیشی لە ماکرۆن گرتووە کە سوکاتی بە هاوسەرەکەی قبول ناکات بەڵام سوکاتی بە پێغەمبەری ئیسلام ئاساییە بەلایەوە. لە نوێترین کاردانەوەش حکوومەتی بەلجیکا مامۆستایکی قوتابخانەی لا کارەکەی دوور خستەوە بەهۆی ئەوەی کە وێنە کاریکاتێریەکانی لەسەر پێغەمبەر نمایش کردبوو. لەو بارەوە بەڕێوەبەری قوتابخانەکە ئاشکرای کردووە کە ئەوان پێیان وایە سوکاتی بە ئاین و پەیامبەران ناچێتە بواری ڕای ئازادە و بە هیچ جۆرێک ڕێگای پێنادەن.